إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث السلام دواما في صباحي وغدوتي ومسائي وعلى جدكم شفيع البرايا وعلى جدكم شفيع البرايا أشرف الرسل سيد الأنبياء صلوا على النبي محمد. شێخ وەلید ئیبراهیم عەبدولکەریم محەممەد العەبدەلی لە ساڵی 1940 لە گەڕەکی عەزیزیە لە شاری فەلوجەی پارێزگای ئەمبار لەدایک بووە. لە ساڵی 1944 بەهۆی نەخۆشیەوە بینایی چاوەکانی لەدەستداوە و نابینا دەبێت تا مردنی. باوکی دەینێرێتە پەیمانگای مۆسیقای نابینایان لە شاری بەغدا دوای ساڵێک واز لە پەیمانگاکە دەهێنێت و دەست دەکات بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. لەسەر دەستی کۆمەڵێ زانا و کەسایەتی ئیسلامی قورئانی خوێندووە. لەوانە شێخ محەممەد عەواد، حاجی ئیبراهیم و خاتوو عەفیفە محەممەد سەعید. لە تەمەنی 15 ساڵیدا بۆ یەکەم جار بەشداری پێشبڕکێی خوێندنەوەی قورئان دەکات. لەو کاتەوە بەهۆی خۆشی و کاریگەری دەنگیەوە ناوبانگی دەرکرد. هەروەها لە ساڵی 1955 لەگەڵ چەند هاوڕێیەکی تیپێکی مەولود خوێندنەوەدا دەمەزرێنن. وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا هنەری قورئان خوێندن بەگشتی لە جیهانی ئیسلامیە دوو بەشی سەرەکی هەیە. ڕەنگە کۆمەڵک شێوازی جیاواز هەبێت لە غێری ئەم دوو شێوازە سەرەکیە، بەس ئەوەی کە ئەساسە لە خوێندنی قورئانە دوو قوتابخانەیە، قوتابخانی عێراقی و قوتابخانی میسری. قوتابخانی میسری مەشهورە بەو چێژ و ڕۆحیەتە تایبەتی کە کۆمەڵک ئاوازی ئەساسی هەیە قورئانی پێ خوێندرێ، زیاتر ئاوازە ئەساسیەکانن وەکو بەیات و ڕەست و سێگا و عەجەم و سەبا و ناوەند و إلى آخره. ئەم کۆمەڵە ئاوازە ئەساسیاتی مەقاماتی میسری یاخود ئەساسیاتی قورئان خوێندن و تیلاوەی میسری پێکەنێت کە شێوازێکی خاوە. لە غێری ئەمە قوتابخانەیەکی ترمانەیە کە پێوتێک عێراقی. قوتابخانی عێراقی هەمانەوە ئاوازانە بەکارێ بووی، بەڵام جیاوازی قوتابخانی میسری و عێراقی لەوایە کە قوتابخانی عێراقی قوتابخانێکی تایبەتە. بۆچی تایبەتە؟ لەبەرەوەی ئەگەر دیقەت بێت لە زۆربەی وڵاتانی جیهانە کەسێک نییە بتوانێت تەقلیدی یعنی بە شێوازی عێراقی قورئان بخوێنێت غێری ئەهلی عێراق. و ئێمەش وەکو هەرێمی کوردستان چۆن بڵێن متەئەسیرین بۆ شێوازە قوتابخانەیە
بۆیە ئێمەش وەکو ئاهلی عێراق بەگشتی وەکو خەڵکی بەغا بەتایبەتتر مووسڵ و بەغا ئیمکانێتێکمان هەیە يعني بەتایبەتی منطقەی سونە وەسەتی عێراق زیاتر مەشهورن بە قراءەتی عێراقی تەنانەت منطقە جنوبیەکەشی بۆ شێوێنین وەکو منطقەی وەسەتی عێراق بەغا و مووسڵ و ڕوومادوانە باڵێ متەئەسسینیان کارامەنین لە خوێندنی قورئان بە شێوازی قوتابخانەی عێراقی بەڵام منطقەی کوردستانەکەش متەئەسیرە پێی. أفمن وعدناه وعدا حسنا فهو لاقيه كمن متعناه متاع الحياة الدنيا كمن متعناه متاع الحياة الدنيا ثم هو يوم القيامة من المحضرين. باوکم بەڕەحمەت بێ نازانم چۆن بۆت وەسفکەم ئەو فەزلەی کە خوای گەورە پێی بەخشیوە کە وای کردووە باوکمان شێخ وەلید ئیبراهیم کە بەڕاستی پیاو نازانێت لە ئاستی توانای ئەو پیاوە بڵێ چی کە خوای گەورە و فەزلەی پێبەخشیوە. ئەگەر لە هەموو دنیا بگەڕێم وشەیەکی جوان بدۆزمەوە بۆ وەسفی باوکم بەڕاستی تا ئێستا وشەیەکم نەبینیوەتەوە لە ئاستی ئەو گەورە بێ. بەڕاستی باوکم پیاوێکی کەمێ نەبوو یاخود دەتوانم بڵێم وێنەی نییە. خۆم و براکانیشم هەروە زانین کە وێنەی نەبووە. باوکم هەمیشە پشتی بەخۆی بەستووە سەبری زۆر بووە. بەڕاستی ئەو توانا و ئارامی لە باوکمدا هەبووە لە هیچ کەسێکی تر نەمبینیوە. تەنانەت لەگەڵ هەموو کەسێکە لەگەڵ خەڵکی یار و نەیاریش تەنانەت کەسە نزیکەکانیشی. ألف لام را تلك آيات الكتاب المبين. مقامی عێراقی دەوڵەمەندترین وڵاتە لە مەقامات ئەوە ئەسڵی مەقامات لە عێراقەوە سەرچاوی گرتووە لەبەرەوەی کەسی مەقامزانی زۆرتیا بۆ یعنی تانەت دابەزیوەتە ئاستی خوارێەوەی کۆمەلگاش یعنی لە مەقاماتە شارەزا بوون و تەفەنونیان لە مەقاماتە کردووە و یاریان بە قەفڵی مەقام کردو یعنی یاریان بە کۆتایی نەس کردووە هەج نەسێکیان خوێن بێجا قورئان بێ یا غەیری قورئان بێ کۆتاییان بە یاریەکەی کردووە. وایان لێ هاتووە لە بیدایەتی نەسێکە یا لە بیدایەتی ئاەتێکە بە مەقامێک دەستیان پێ کردووە کۆتاییان بە نەسێکی کەی هێناوە بە قەفڵەکەی بۆ شێوەیان لێ هاتووە لە ئەسڵی مەقامات دەرچوون زیاد لە 100 مەقامات لە عێراقا هەیە بە هۆکاری چی لەبەرەوەی زۆر شارەزا بوون بیدایەتی مەقام شتێک بۆ کۆتایی مەقام شتێک بۆ مەقامیشی کەی لێ دروست بۆ و ناوێکی تایبەتی وەرگرتووە. مەقامی عێراقی ئەقوال هەیە لەسەری یعنی زانایان پسپۆڕان لە بواری مەقامی عێراقی بعضێکیان ئەڵێن مەقامی عێراقیە گەڕێتەوە بۆ سەردەمی عەباسیەکان بعضێکیان ئەڵێن نەخێر پێش سەردەمی عەباسی هەر هەبووە بەڵام کۆمەڵێکیان ئەڵێ بۆ 300 ساڵ زیاترە مێژووی مەقامی عێراقی 300 ساڵ زیاترە بەڵام باشترینیان ئەوەیە بڵێن ئێمە ئەم مەقامەمان پێگەیشتووە دەماودەم جیل لە دوای جیل هاتووە یعنی کوڕ لە باوکەوە باوک لە باپیرەوەی تراهەوە بەم شێوەیە تاکو ئەمڕۆ ئەمە باشترین قسەیە. بە زۆربەی قورئان خوێنانی عێراق ئەوانەی کە بە شێوازی عێراقی خوێن ئەتوانن بە قوتابخانەی میسرش قورئان خوێن زۆر بە ئاسایی و ئەسڵەن فەن و ئیبداعی زۆر جوانی شتیاکەن بەڵام هیچ قورئان خوێنێک نابینیت لە وڵاتانی ئیسلامی چ لە میسر چ لە شەرقی ئاسیا مەسەن لە ئەندەنوسیا لە مالیزیا
خۆم نەبین و تاسە هیچ قورآن خوێنێک بە شازی عێراقی قورآن خوێنێ ئەوە نییە بڵێ متەئەسیر نێپی ناتوانێت ئەدای بکات چکە خوێندنی قورآنی قوتابخانی عێراقی شازێکی زۆر تایبەتە ستایلێکە تەنها بە ئەهلی بەغا بە تایبەت و چواردەبرەکەی بە هەرێمی کوردستانیشەوە خەڵکەکەی بڵێن یەکەم حوبیان بۆی هەیە عشقیان بۆی هەیە و دووەمیش پێی ئەخوێن ئیمکانێتیان هەیە بۆی کە پێی بخوێن ئەمە جیاوازیەکە تا ڕادەیەک لەگەڵ قوتابخانی میسریە قوتابخانی عێراقی امتیازی تری هەیە جگە لە میسری طبعا جوانترین نمونە لەسەرما یەکێک لە قورآن خوێنە عێراقیەکان کە ئامادە بوو لە فستیڤاڵی خاڵە ناوی محەممەد ناسر ئەلعەزاوی بوو خەڵکی شاری بەغایە ئەم محەممەد ناسرە لەگەڵ قورآن خوێنێکی دیاری وڵاتی میسرە کە شێخ حەجاج هینداویە بێکۆ دانیشتبوون لە مەجلیسێکە ئەوەنەی بە فروعات قورآنە خوێن بە عێراقی کابرای میسری شێخ حەجاج یعنی ئێوە بەحر لە فروعاتی مەقامە لە مەقامە ئەساسی و بنچینەکان چە شێوازی خوێندنتان زۆر کاریگەرە یعنی عێراقی میسری بوو شێوەی کاریگەری بەجێ ناهێڵێ لە ڕووی فروعاتی قورآن مامۆستا ئیبراهیم میشەکە لە هەرە دەنگە خۆشەکان نەک لە عێراقا لە هەموو دنیادا بە تایبەتی لە تۆمەرگای خیام مامۆستا ئیبراهیم ڕۆژانە خەڵک زۆر داوایەکە هەم لە گەنج هەم لە پیر چکە دەنگێکی نەوازەی هەیە هیچەکە لەو دەنگە باشانەی کە خەڵک بەڕاستی دڵی مرتاحە بێ مێشتی سراحەتەکە بۆ دەنگە باوکم لە هەر مەجلیسێکدا بنیشتایە دەتبینی خەڵکێکی زۆر لی کۆ دەبووەوە لە هەموو وڵاتێکەوە تەنانەت خۆشەویستەکانیشی هیچ کەسێک لە باوکم نزیک نەبووەتەوە ئیلا زۆری خۆشویستووە و حەزی کردووە زۆر لی نزیک بێتەوە تەنانەت دەوانش کە لە مەجلیسیادا دەنیشتن و لی نزیک بوون ئێمە لە خانەوادەی خۆمانە کەسمان دەنگخۆشی تێدا نییە بەڕاستی ئەو دەنگە کە خوای گەورە بە باوکمی بەخشیوە هەر بۆ خۆی بووە و ئەوە بەخشندەی خواییە چۆن لە عەرەبیدا دەڵێن خوای گەورە شتێکە لێ بسەنێ شتێکی تر دەداتێ ئەویش چاوی لێ سندەوە بەڵام دەنگی پێبەخشی هەروەها نیعمەتی خۆشەویستی خەڵک هەستمان بە خۆشەویستی خەڵک کرد بۆ باوکم کاتێک بینیمان کە لە جەنازەکەیدا چەند کەس ئامادە بوو ئەو حەشاماتەی کە لەسەر تەرمی باوکم کۆبووبەوە بەڕاستی ئەوە بە هیچ پارەیەک ناخەمڵێنرێ ئەمە فەزلی خوای پەروەردگارە قال الذين حق عليهم القول ربنا هؤلاء الذين أغويناهم كما غوينا تبرأنا إليك ما كانوا إيانا يعبدون وقيل ادعوا شركاءكم فدعوهم فلم يستجيبوا لهم ورأوا العذاب لو أنهم كانوا يهتدون
ناتوانین بە تحدید بڵین مەقامێکی تایبەت زۆر بڵین باوە لە عێراقا، بەڵام ئەتوانین بڵین شتەکە نیسبیە بە شێوەیەکی گشتی مەقامی بەیات ئەو شێوە ستایلی کە شێخ ئیبراهیم ڕەحمەتی خوای لێ بێ پێی خوێن و خاستن سوورەتی یوسفی کە مەقامی بەیاتی عێراقی ئەسلیە و تایبەتە بە مەنتیقی خۆی مەنتیقی ئەنبار و مەنتیقی فەلوجە. دوای ئەو مەقامی لامیەت کە مەقامیشی ناسراوە ئەویش هەر فەرعێکە لە مەقامی بەیات، بەڵام زۆر ناسراوە و حزن و شەجەن و خەفەتی ئەوانەی زۆر پێوەیە و خەڵکی عێراقیش بە تایبەتی مەقاماتی بەو شێوەیە ناسراوە. ئێمە حەوت نەغمەی ئەساسیمان هەیە، یعنی ئەلم حەوت نەغمە ئەساسیە کۆمەڵێ هەر نەغمەیەکیان لەم حەوت نەغمەیە هەر نەغمەیەکیان کۆمەڵێ مەقام ئەگەڕێتەوە بۆ ئەو نەغمەیە. یعنی مەثەلەن بە ئەم حەوت نەغمە ئەساسیە لە دوو وشەیە کۆ بکەینەوە. صەنع بسەحر، صەنع سێ پیتە، ساتەکە با بڵێن سابە، سادەکە سەبایە، نونەکە نەهاوەندە، عینەکە عەجەمە، ئەمە صەنع. بسەحر بایەکە بەیاتە، سینەکە سێگایە، حاکە حیجازە، ڕاکە ڕاستە، ئەمە حەوت نەغمەکە. اینجا ئەمانە مەثەلەن مەقامی بەیات بگری یا سەبا بگری، ئەبینی کە سەبا مەقامی مەنسووری لە جنسی سەبایە، دووسێ مەقامی بۆ خۆی گردووە لەوانە، هەروەها حەدیدی هەیە لە مەقامی عێراقی و مەقامی مەثەلەن نەهاوەند، دیسان مەقامی عەجەم، ئەمانە هەرێکە و مەقامی بەیات کە دەوڵەمەنە کۆمەڵێ مەقامی فەرعی هەیە، مەقامی سێگا هەروە، مەقامی حیجاز کۆمەڵ مەقامی بۆ خۆی گردووە. اینجا ئەمانە ژمارەیان حاڵی حاضر ئەوەی لە بەردەستی قاری ئایا 56 مەقامە جگە لە مەقامە کوردیەکان. بسم الله الرحمن الرحيم. لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين. إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين. اقتلوا يوسف أو اطرحوه أرضا يخل لكم وجه أبيكم وتكونوا من بعده قوما صالحين. قال قائل منهم لا تقتلوا يوسف وألقوه في غيابة الجب يلتقطه بعض السيارة إن كنتم فاعلين. قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون. أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون. قال إني ليحزنني أن تذهبوا به وأخاف أن يأكله الذئب وأنتم عنه غافلون. قالوا لئن أكله الذئب ونحن عصبة إنا إذا لخاسرون.
یەکێک لەوانی کە نقطەی جوان و دیاری شێخی مەرحوم شێخ وەلید ئیبراهیمە سوورەتی یوسفە. هیچ ناڵێم لەسەر مۆزوعی سوورەتی یوسف چونکە هەمومان بەو سوورەتە گۆشکراوین. جوانترین پێناسە بۆ وەلید ئیبراهیم و سوورەتی یوسفەکەی ئەو مەقولەی عەبدولباسط ڕەحمەتی خوای لێ بێ باس دەکەم کە ئەفەرمێ خوای گەورە بۆیە قورئانی ناردۆتە خوار، سوورەتی یوسفی ناردۆتە خوار بەزات بۆی کە وەلید ئیبراهیم بخوێنێ. یعنی ئەمە پێناسەیەکی پڕاوپڕی سوورەتی یوسفە و پێناسەیەکی لوتکە لە لوتکایە لە چێژە بەرامبەر بە وەلید ئیبراهیم. ئەم حوبە لە بینی قورئان خوێنانی میسری و عێراقیە یعنی گەیشتۆتە ئەو ئاستە، مەبەستم لە قیرایی عێراقیە، گەیشتۆتە ئەو ئاستە کە وا بکات قورئان خوێنانی میسری معجب بن پێی. یعنی تۆ دیقەت بە عەبدولباسط و منشاوی ڕەحمەتی خوای لێ بێ تا ئێستا قیراتێکی عێراقییان جوێ نەبووە، نەیانتوانیوە زاتی وا نەکردووە بەو شێوەیە قورئان خوێنن. ڕەنگە توانی بێتیان تا ڕادێ بەس چونکە ناتوان حەقی خۆی پێبن ئامادەنین بخوێن. بەڵامەوەتە لە عالەمی ئیسلامی بەگشتی قیرائی میسری زۆر مەشهورە، زۆر بڵاو قورئانی پێخوێنرێ و چەندین کۆڕ و سیمینار و مەجلیسی بۆ سازەکرێ و من زمانیشان لەوانە فیستیڤاڵی خاڵەکە ساڵانە جمهورێکی بێشماری لەسەر تاسەری عێراقایە. ئەمە پێناسەی قیرای عێراقیەکات. ئەم پیاوە ئێستا واجهەی سەرەکی قیرای عێراقیە. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم ئەمە بیرۆکەیەک بوو کە بیرمان لێ کردەوە سنتەرێکی فێرکردنی قورئان لە ڕوومادیدا بمەزرێنین بە پاڵپشتی ئەوقاف و بە ناوی شێخ وەلید ئیبراهیمەوە خوا لێی خۆش بێت. تازە چی بڕیاری لێدراوە؟ نەخێر چوەتە بواری جێبەجێکردنیشەوە موافقەشی بۆ وەرگیراوە. بەڕاستی ئێمە فەخری پێوە دەکەین، سوپاس بۆ خوا. باوکیشم بە ڕەحمەت بەیەکێ لە تایبەتمەندەکانی ئەوە بوو کە قوتابخانەیەکی تایبەت بە خۆی دامەزران. بۆیە چەندین کەس دەبینی کە تەقلیدی باوکم دەکەنەوە لە قورئان خوێندنە و زۆرن ئەوانەی کە تەقلیدی باوکم دەکەن، ئەویش تەقلیدی کەسی نەکردووە، تۆنی خۆی تایبەت بووە بەخۆیەوە. ئەمە ژوای کردووە کە ناوبانگێکی زۆر گرنگ دەربکات، تەنانەت لە عێراق و وڵاتانی خلیجیش بە شێوەیەکی گشتی. لە ساڵی 1960 بە تەنهایی عێراق جێ دەهێڵێت و ڕوو لە وڵاتی کوێیت دەکات، لە مزگەوتی گەورەی ئەلکوێیت بە قورئان خوێن دادەمەزرێت.
دواتر دەچێتە پەیمانگای پێشنوێژ وتار خوێنان بە پلەی یەکەم دەردەچێت. ماوەی 6 ساڵ لە خانەی قورئانی پیرۆز لە ئەزهەر زانستی قورئان و ڕاوەی قورئانی خوێندووە. بە خوێندنەوەی سوورەتی یوسف لە ساڵی 1976 ناوبانگی تەواوی دەرکرد کە تا ئێستاش جێگەی گرنگی پێدانی مسلمانانە. مامۆستا وەلی ئیبراهیم زیاتر لە ساڵی 77ەوە ناسرا بە کاسێتی ئەو سوورەتی یوسفەکەی کە لە کوێت کردی. لە ساڵی 76 کە ئەوە تۆمار کراوە لە کوێت هەتا ئێستا لە هزار خەڵک بەو دەنگە ئاشتای لەکوێ ئەسرێنێتەوە. من خۆم لە 92 لێرم، ئەوەندەی من لێرم ئەگەر بە 3 ڕۆژ کەسێ داوای وەلی ئیبراهیمی نەکردوێ بە 4 ڕۆژ 2 کەس داوای کردو. چکەیشێکە لە دەنگە خۆشەکان هەم لە گەنجەکان داوایەکەن هەم لە بەتەمەنەکانیش. شێخ وەلید ڕەحمەتی خوای لێبێ بە چەند مەقامی خوێنوێتی، مەقامی حیجازی زۆر خوێندووە، سێگای زۆر خوێنووە، بەڵام بە تایبەتی ترینیان مەقامی بەیاتی عێراقی زۆر خوێندووە. ئەو مەقامی کە تایبەت بووە بە مەنتیقی خۆیەوە وەزاڵ بووە بەسەریە و توانوێتی بچێتە عمقی مەقامەکەەوە و ئەدائێکی جوان ببەخشێ و بتوانێت زاڵ بێ بەسەر مەقامەکەیە. بە شێوەیەکی گشتی توانین بڵێن مەقامی بەیاتی زۆر خوێندووە. باوکی کۆچ کردوم هەمیشە ڕوو بە خەندە و دەم بە پێکەنین بووە، هەمیشە حەزی بە سۆحبەت و قسەی خۆش و پێکەنین و واتە دڵێکی سافی هەبوو. هەرگیز نەمزانیوە ڕۆژێک لە ڕۆژان دڵی کەسێک بڕەنجێنێ، ئێمەش و خەڵکی تریش. هەروەها لە چەند شوێنێکدا دیارە مووقیفی هەبووە، مووقیفی خۆش و جوانی هەبووە، بەڵام ئێستا بیرم نایەتەوە بەڕاستی. بەڵێ باوکم بێگومان وەسێتی هەبووە بۆ ئێمە. هەمیشە ڕایهێناوین لەسەرەوەی کە بۆ خەڵکی باش بین، ئارامگر بین و خێرویست بین، خێر بکەین و لە هەمووی گرنگتر پابەندبوونمان باینی ئیسلام و ئەرکانەکانی ئیسلامەوە. لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين. مەرحوم مامۆستا وەلید ئیبراهیم یعنی بێگومان قارێکی گەورە بوو، دەنگێکی خۆشی هەبوو، قورئانێکی بە مەقامی عێراقی قورئانی خوێندووە و دەنگێکی سافی هەبووە. یعنی من یەکێکم لەوانەیەکەوە زۆر جۆم لە دەنگی ئەگرت لە کاتێک بە تایبەتی لە سوورەت یوسفی زۆر بە جوانی خوێندووە، هەموو قیراتەکانی خۆشە خوێندوێتی، بەڵام من سوورەتی یوسفم جۆ لێ بووە لە بیدایەتەوە تاکو کۆتایی، وابزانم هەتا نهایەتی ئاەتی 67 خوێنێ. ئەمما مۆستا بەڕێزە بە نەغمەی عێراقی خوێندوێتی تقریباً لەو ماوەیە تا ئەو ئاەتەی گوتم تقریبا توان بڵێم 8 مەقامی خوێندووە. 8 مەقامی خوێندووە. ئەو 8 مەقامە مەقامی بەیاتی خوێندووە، نەغمەی بەیاتی تایە، نەک مەقیانی نەغمەی بەیاتی تا 5-6 مەقامی بیدایەتی نەغمەی بەیاتە. ئەمجا تەنەقولاتی کردووە، چووە مخالفی خوێندووە بۆ زانین مخالف، یعنی مەقامێکی سەربەخۆیە مستەقیلە، یعنی فەرع نییە لە هیچ نەغمەیە لەو حەوت نەغمەیە باسمان کرد. مخالفی خوێندووە و هەروەها مەنسووری خوێندووە، سەبای خوێندووە، هەر لەو سوورەت یوسفە من جۆم لێ بووە و یعنی 8 مەقامی خوێندووە. خۆی ئینسان زۆر کات خۆی قووەت و توانایکی هەیە لە قورجیا ئەتوانێت زاڵ بێت بەسەر هەموو مەقامەکانە و هۆکارێکی کەش کە ئینسان زاڵ بێت و توانای هەبێت کولتور و مەنتیقە و چواردەورەکەی. بۆ نمونە ئەگەر هەر مەقامی بەیان بێنین لە کۆی گشتی عێراق بە تایبەتی بڵین مەنتیقەی شێخ وەلید ئیبراهیم تایبەتمەندیەکی خۆی هەیە،
زیاتر بەلای حوزن و شەجەن و خەفەتا ئەڕوا لە منطقەی جنوب مەقامی بەیات بە شێویش کا خوێندرێ لە منطقەی کوردستانی خۆمان بە شێویش کا خوێندرێ لە بەغا بە شێویش کا خوێندرێ هەر مەقامی بەیاتە بەڵام کولتورەکە زاڵە بەسەریە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. ڕاستە حافظ خەلیل ئەوان بەڕەحمەتی خوا چوون ئەمانە ختمیان هەیە مەشهورن لە عالەمی ئیسلام بەڵام ئەوەی کە ئەم سمبولەیە لە ناو قرای عێراقیە وەلید ئیبراهیم لە ناو کوردیشە سمبولمانەیە وەکو قرای عێراقی یەکێک لەوانە کە بە هەمان شێوە بەڕەحمەتی خوا ڕۆیشتووە مامۆستا مەلا نامیقە کە لە شاری هەولێری خۆشەویستە بەڕاستیەم پیاوەش ئیبداعی هەبوو لە قرای عێراقی یعنی یەکێک بلو پیاوانی کە لە لوتکای هەبوو لە قرای عێراقی. من خۆم لە سەفەرێکە لە وڵاتی شام ڕۆشتم بۆ نوێژی هەینی ئەو سەرجادانی کا ڕۆشتین بەرەو مزگەوتی گەوری دیمەشق هەمووی تەنرا بوو بە دەنگە ناوازەکەیش مەلا نامێق یعنی لە دیمەشق گوێم لە دەنگی مەلا نامێق بۆ من ئەمە نیشانەوەی کە ئەم قیرائەتە ئەطرافی خۆشمانی گرتوتەوە پێی کاریگەر بوون بە تایبەتی تریش کە کۆمەڵێک بازرگان و تاجر و سایەخە بوون کە هاتووشوان کردەوە لە ناو عێراقا متأثر بوون بۆ جۆرە قیرائەتەوە بردوانێتەوە و ئێستش لە یازار کە قیرائەتی عێراقی لە ناو فیستیڤالە نێودەوڵەتەکانی هەرێمی کوردستانە و شاری ئیسلامانی بەتایبەت کە بەرجەستا بێ قاری غێری عێراقی گویان لێ بێت کاریگەرن پێی نوسخە ئەبەنەوە لە یوتیوب سەیری ئەکەن داوای ناوی قاری ئەمەشورەکان ئەکەن بەڵام هەر هەمیان تەنها کاریگەریان ئەگەڕێتەوە سەر وەلید ئیبراهیم چونکە ئەو پیاوە کێک بوو لە توحفەی ئەم قیرائەتە و لە سەفەرێکی شا کە شێخ یاسر کە کوڕی خوا لە خۆش شێخ عەبدولباستە کە ئەو قسانەمانە کرد لەسەری وتی باوکمی کێگوڵانی کە زۆر معجیبی وەلید ئیبراهیم بوو کە ئەمە بەڕاستی هۆکارێکە بۆی کە پردێکی پەیوەندی لە خوێندنی قورئانی میسری و عێراقیە دروستکەن ئەم دوو پیاوە کە ئەو لە وڵاتی میسر لە قیرایی میسریە لە لوتکای بوو ئەمیش لە عێراقیە لە لوتکای بوو. قال قائل منهم لا تقتلوا يوسف وألقوه في غيابة الجب يلتقطه بعض السيارة إن كنتم فاعلين. قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون. شێخ وەلید بەڵێ باوکی ئێمە بوو بەڵام باوکی هەموو خەڵکی تریش بوو هەروەها هاوڕێی هەموو کەسێک بوو. شێخ بەڕاستی مڵکی هەموو کەسێکە تەنانەت لە کاتی پرسەکەیشی خەڵکی دەهات سەرخۆشی لە ئێمە دەکرد و پێی دەگوتین بەڕاستی نازانین سەرخۆشی لە ئێوە بکەین یان لە خۆمانی بکەین چونکە مصیبەتی ئێوە و ئێمەشە. قورئان خوێن ئەتوانی گوێ بگرێ زۆر کەسەیە مەثەڵەن ئەوێ بۆ شوێ بخوێنە بەس گوێگرتن بەس ئەتوانی گوێ بگری گوێ بگرێت ئەمڕۆ سیدی هەیە کاسێت هەیە وەسائل زۆر وەک جاران نیە جاران بەس کاسێتە بوو ئێستا سیدی هەیە ئەوە هەیە مەثەڵەن مۆبایل هەیە ئەتوانێت گوێ بگرێ و لاسایی بکاتەوە کە گوێی کرد و لاسایی کردەوە بەڵام کە نەیزانی ئەوە چیە و نەغمەی ئەتوانێت پرسیار بکە لە کەسێک شارزا بڵێ من ئەم ئاەتە چێ لێرە ئەخوێنێ پێ ئەڵێ مەثەڵەن ئەمە حیجازە
ئیتر ئەو ئەزانێ ئەم نەغمەیە ئەو دەنگە لە بیری ئەمێنێ ئەو قارئە کە ئەزانێ ئەمە حیجازە ئەم دەتوانێت لە غەیری سوورەت یوسف لە سوورەتێتر بخوێنێ بەکاری بێنێ هەڵێ من ئەزانم ئەمە حیجازە توانێ ئاەتێکیکە بخوێنێ. سبح لله ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم له ملك السماوات والأرض يحيي ويميت له ملك السماوات والأرض يحيي ويميت وهو على كل شيء قدير. وإذا أردنا أن نهلك قرية أمرنا متر فيها ففسقوا فيها أمرنا متر فيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا. ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون. نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. دوای جەنگی کوێیت و عێراق خانەنشین دەکرێت و هەر لەو وڵاتەدا دەمێنێتەوە. ماوەی چەند ساڵێک هاتووەتە هەرێمی کوردستان و دوای چەندین ساڵمانەوەی بە نەخۆشی لە بەرواری 2/11/2019 لە شاری هەولێر کۆچی دوایی کرد. بەڵێ هەر ئەو کاتە کە لە دەواازەکە هاتە ئەم دیوە بەرەو عێراق بە ئیسامی برامی گوتبوو کە من هەست دەکەم ئەمە ئاخر جارێککە ناچمەوە بۆ وڵاتە و من هەست دەکەم کە ئیتر ناتوانم بگەڕێمەوە بۆ کوێت ئەمە ئاخر جارمە دێمە بۆ عێراق ئەمە ئاخر جارمە ئەمە ئاخر وقيل ادعوا شركاءكم فدعوهم فلم يستجيبوا لهم ورأوا العذاب لو أنهم كانوا يهتدون.